کە ئیسلام زۆر خۆشەویستترە لە خاک و نیشتیمان. ئەگەر ئیسلام خۆشەویستتر نەبووایە لە خاک و نیشتیمان، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام شاری مەککەی بەجێ نائهێشت. بۆیە هەر شتێک، بۆیە مایەی ئەوەی کەوا تۆ خواپەرستی نەکەی، هەر شتێک بۆیە مایی ئەوەی ڕێگر بوو لە خواپەرستی تۆ پشتی لێ بکە. هەر کەسێک بێ پشتی لێ بکە برای بەڕێزم. تەنها دینی ئیسلام مایەی ئەوەیە کە ئێمە تەضحیەی بۆ بدەین. خۆشەویستان، لە کۆتاییدا لە هیجرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فێر دەبین کە ئەم ئیسلامە پێویستی بە تەضحیەیە. کێ لە ئێمە تەضحیەی داوە بۆ ئەم دینە؟ من سەرەتا ئەم پرسیارە ئاراستەی خۆم دەکەم و خۆمیش لە هەموو کەسێک بە گوناهبارتر دادەنێم. وەڵڵاهی چیمان کردو بۆ ئەم دینە؟ ئەم دینەمان پەیڕە و کردو وەکو خۆی؟ چیمان کردووە بۆ دینی ئیسلام؟ ئەها سەیری ژیاننامەی پێغەمبەر دەکەی عەلەیهی سەڵات وەسەلام، سەیری ژیاننامەی سەحابە ئەکەی، وەڵڵاهی حەز دەکەم عەردەکە شەق بەرێ و قوتم داتەوە، ئینسان تەریق دەبێتەوە. سوهەیبی ڕوومی کاتێک ڕێگر بوون لێی کەوا هیجرەت کە، وتی من تەنازل ئەکەم لە هەموو سەروەت و سامانەکەم، هەموو سامانەکەم بۆ ئێوە کە دەوڵەمەند بوو. یەکێک بوو لە دەوڵەمەندەکانی شاری مەککە سوهەیبی ڕوومی. وتی چی؟ وتی من هەموو سامانەکەم ئەدەم بە ئێوە بەس ڕێگر نەبن لە هیجرەتەکەم، بهێڵم با کۆچکەم. ئینجا ڕێگایان داپی کە کۆچکە بەرەو شاری مەدینە. زەکاتەکەیەکەوە واجبە و کە حەقی خوایە، هەندێک کەس هەیە نایدا. واللهی پێش 2 ڕۆژ برایەک تەلیفۆنی کرد پرسیاری میرات و زەکاتی و ئەم شتانەی هەبوو کەوا باوکی وەفاتی کردووە، چۆن میراتەکەی دابەشکێ. خۆی وتی وەڵڵاهی باوکم لە ژیانە زەکاتی نەداوە، مەبلەغێکی خەیاڵی بەجێ هێشتووە بۆ ماڵ و مناڵی. ئەیود وەڵڵاهی باوکم لە ژیانیدا زەکاتی نەداوە. وتم چۆن؟ ئەی باوکت موسڵمان نیە؟ وتی وەڵڵاهی لە دڵی ناهات. ئەیودەم پارە زۆرە من بیدەم بە زەکات. سوبحان الله. خۆشەویستان، ئەم ئیسلامە پێویستی بە تەضحیەیە. تۆ چی پێشکەش کردو بۆ دینەکەت؟ پیاوانێک هەبوو ژیانی خۆیان دانا بۆ ئەم دینە. من ناڵێم ژیان خۆت دانێ، بەس ئەڵێم دەست بە دینەکەتەوە بگرە، یەخوا پەرست بە، شوێنی سنەتی پێغەمبەری خوا بکەوە عەلەیهی سەڵات وەسەلام.